بەناوی خوای گەورە و میهرەبان وا نزیک دەبینەوە لە شەڕێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەینی ئێران و ئیسرائیل و جەبهەی ئەمریکا کە شەڕێکی هەوەنتە نییە وەکو پێشووتر وە کورد لەو معادلەی بزانین بەچێ دەکا هەر بەگشتی هیچ جۆرە شەڕێک لەو سەردەمەی لە سەدەی 21 پەسند نییە چونکە هەموو شەڕێک بە حەربی عالەمی حیسابە لە سەردەمی عەولەما وەکو ئینسانیەت چکە ژمارەی دانیشتوان ئێستا 8 ملیاری تێپەڕان کەمترین تێکچوون لە نیزامی دووەلی کاریگەریەکی زۆر لەسەر ژیانی خەڵکی دەکات ئێستا جەنجی جیهانی یەکەم زۆربەی زۆری گوند و لادێ و هەتا هەندە ناحیا هەر ئاگاشی لێ نەبوو چکە فەرد لەو کاتی ئەوەندە ڕەبت نەبوو بە جیهان بە نیزامی دووەلی نظامی دووەلی ئێستا زۆر گرنگە ئەم لەسەر هەر لەسەر ئەساسەش کە ترەمپ دێتە سەر حکم زۆر مەترسیم هەیە چکە هیچ جێ بە نیزامی دووەلی نادا زۆر طبعا نیزامی دووەلی یان قانون دائما لە قازانجی فەقیرەکانە خەڵکی بەهێز زۆر پێویستی بە نیزام و قانون نییە ترەمپ ئاگاتان لێبی لەو ڕۆی لە ینی وەکو لە سیاسەتی ئەمریکا خراپترین عنسرە لە تاریخی ڕئیسە ئەمریکان کە گوێ بە نیزامی دووەلی نادا من وەکو خۆم وەکو کە ئینتیمام هەیە لە بۆ میلەتێکی بێدەوڵەت و بێەوە زۆر مەترسیم هەیە لە نیزامی ترامپ هەر لەسەوە ئەساسا ئەو شەڕەی ئێستاش ئەمن دیڕاستەکەم ئەوایە یعنی بەوردی کە ژمارەی دانیشتوان ئەوەندە زۆرە کەمترین خەلل لە اقتصاد لە توجارەت لە نیزام کاریگەریەکی یەکجار زۆر خەتەر دەکاتە سەر ئەو میلەتانەی کە بێخاوەنن بە تایبەتی نەزەریەک هەیە لە ژێرەوە پێی دەگوترێ نەزەریەی ملیاری زێڕین یان الملیار الذهبی گۆڵدن الملیار یعنی خەڵکیمە ئاگای لەوەی نییە مەجموعەک ملیار بەشەر هەیە درێن زیادەیە ئەنی ئێستا تەم چەندی تەمەشا ئێستای کوردی خۆمان دەکەم بەبەر ئەو نەزەریە دەکەوی نە ئینتاجی هەیە نە کاریگەری هەیە بە شەو گفتوگۆی دەکا بە ڕۆژیش دەنووی لە سبەینی هەتا ئێوارێ جموجۆڵە لە بۆ ئێوارێ هەمووی تەفتیشکە بیهینەوە ئینتاجی زەڕەکی نەکردێ لە بۆ بەشەریەت ینی زۆر لە خەتەرداینە بەزەمان بەداخەوە سەرکردایەتی دەو حکوومەتێکمان هەیە ئاگای لەو بابەتانە نییە چ دەگوزارێ لە دنیاە چ دەگوزارێت لە ئیقلیم ئەمە لەسەر ئاستی جیهانی هاوپەیمانان بڕیارەکی باشیان هەیە ئەمە لەو لای دڵنیاین لە سیاسەتەکانیان چکە خوێندنەوەمان ئاسانە لە بووان جیهان تقریبا 9 پرۆژەی چاکسازی لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە ئێمە تێداین جوان دەتوانین ڕسمی سیاسی خارجی ئەمریکا بەریتانیاوانە بخوێنینەوە کە لە بەرامبەر کورد لە بەرامبەر عێراق لە بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە یعنی هەر لە تەقریرەکەی کنکراینی ساڵی 1920 هەتا تەقریر بێکرد هامڵتۆن لە عێراق سیاسەتی ئەمریکا دوو قۆناغی بڕیە یاندەنە سیاسەتێکی سابیتی هەبووە بەرامبەر کورد و عێراقی کەواتە مەوزوعمان ئەوەیە ئیوانمان جوان پێ دەخوێندرێتەوە ئەوەی پێمان ناخوێندرێتەوە وڵاتانی ئیقلیمیە کە پرۆژەیان نییە پرۆژەی ئاشکرا یعنی لەو نۆ پرۆژەی هیچ پرۆژەکی تورکیا هیچ پرۆژەکی ئێرانی تێدا نییە بەڕسمی کاتە دەبی بە زەڕەبین و بە عەقل و بە تەحلیل بیخینەوە ئایا منطوقی ئەمنی قەومی تورکیا منطوقی ئەمنی قەومی ئێران بەرامبەر عێراق و کورتچیا یعنی ئەتو لە خلالی ئەمنی قەومیوی دەبی خۆت بخوێنیەوە زۆر وردە ئەو بابەتە زەی قسە کرایە قسەی کلاسیکی بەڵام بەقوتە گوترایە قەزیەی کەرک و قەزیەی کورد قەزیەوەی بە عەمەلیاتی مێشک وەسفکرایە ئەو نمونە کلاسیکە ئێستا نمونەی سەردەمی ئێستامان هەیە ئەگە یەکێک بستە نا ئەو سیاسەتەی و نەشارەزابی بە تایبەتی قیادە دەزانیت چۆنە بستە ژوورەکی پڕی پلاکی چیمیایی و نەوەوی بی بە نەزانی وهاب کە پلاکەکی داگری وهاب کە پلاک شتێکی بەیت ڕوویدا دەقیوە ئاگاتە نێبی سەرکردایەتی کورد و ئێمەی کورد کە دەست لەو پلاکانە دەدەین بە نەزانی جوانیش بەبیری خۆتان بینەوە چەند زەرەری گەورەی لێداینە ئەمە لەسەر ئاساسی زانینی ئەو پلاکانە لەسەر زانینی عملیاتی مێشک دەبی ئیش لەسەر کوردستان بکەین ئەمێن بەقەدەر ئیمکان لەسەر ئەو ئەساسی ئەو تەحلیلەی ئێستا پێشکەش دەکەم کە
ئەگە شەڕبی لە بینی ئێران و ئیسرائیل و گەورەبی یان بچووک بی چۆنە ئەکسەر الاحتیمال ئەوەیە شەڕەکە زۆر گەورە نەبی پێدەچی سێ چار وەج بە وها یعنی ئینسان کەس نییە ئەمن جاروێت لێ پێشبینیەکانی برێجنسچی کە لە کیسنجەریش بە قووەترا یان ئەو پێشاتانەی کە لە ڕاند کە تینگتانکەی یەکەمی ئەمریکایە یان فۆڕێن ریلیشن جاروەیە لە سەتا چلی دەردەچی ینی تحلیل وایە ئیمیش ئەگەر لە سەتا دا 15 تا 25 دەرچی معنایە شتێکی باشە پێم وایە لە هەفتەکە تا 10 ڕۆژ زیاتر نابە بەڵام ئەوە معنای ئەوە نییە مستحیلبی شەڕێکی سەرتاسەری زۆر گەورەش ڕووبدا چکە ئەوەی هەیە هەندێک لێکدانەوە هەیە گەلە زەعیفە دەرێن ئەوە ئێران و ئەمریکا لە بنەوەیەکن و ئێران و ئیسرائیلیەکە و ئێران سەر بە عێراق سەر بە عێراق و ئیخوان سەر بە ئەوە لێکدانەوەی پەنجایەکانی سەدەی بیستە ئەم وەچی جێم لە یەکە چوا دەبی ئەو قسانەکە دری دنیایم پێدەستێتەوە کە لێکدانەوەی هەر نییە کاکە ئێستا ئەوەی دەیبینی ڕاستەقینێ و سیاسەتە و شەڕە و نیزامی دووەلی وها نمایە وەکو ئەوەی ئەو لێکدانەوەی دەکە بە تایبەتی هەندێک کە کەوتونە ژێر عەقڵی عەرەبی وا دەزانی هەموو دنیا مؤامەرێ و تەرتیب کرایە ئەو لەگەویە ئەو بڕغیە لەوێ ئەو هەمووی پێکەوەی ئەو فەقیری بە تاقیتە جاروێ شک لەو مبەڕێدەی دەکەدەری لە ناوی دەستی سەهیۆنی و زایۆنی و ماسۆنی تێدا دەزانن ئەو سەیە یان سەلیبی و سایەن نێزیکەی 50 ساڵ دەبی هەر نەمایە بەس ئەو لە لایوی ئەو یان چی لێ بکەم دەبی دری دنیایت پێ بستێ کە ئەو لێکدانەوانی هەیە کە ئێران و ئیسرائیل دەرێەوە پێکەوەنا یان ئیخوان دروستکراوێ یان فلان لێرە سەر بە ئێران یان ئەوە ئێران دێزاینی کورکاکە ئەگە ئێران دێزاینی هەڵبژاردننی کوردستانی پێ بکرابایە دێزاین لە بۆ خۆی دەکرد سەعیدی جەلیلی هەڵدەبژار ینی یان لە کەرکک شیعەک دەرەچۆتە کاک فامی لێرێ وهانیە هەڵبژاردن ڕاستەقینێ یەکەم جارە کوردستان و ڕوبەڕووی هەڵبژاردنێکی ڕاستەقینێ دەبێتەوە مەقصد نەزەریەی مؤامەرە بوو هاتنە سەر ئەو مەوزوعانە ئەو ئەگەرانە لە هەیە ینی شەڕێک وەزعی حەقیقیە لە شەرق الأوسط ئێران و جەماعەتەکەی یعنی ئەوەش هەیە ئیسرائیل حسابی ئەوەی دەکات کە ئەگەر شەڕ زۆر گەورە بی تقریبا لە 6 لای شەرق الأوسط ساروخی لە بۆ دەچی ینی هەوەنتە نیە ئیسرائیلیش حسابەکی گەورەی ئەو جارە لە بۆی کردیە بەڵام لە کۆتاییدا مادەم دوورن لە یەکتر مادەم بوعدەکی جوغرافی دووری هەیە ئەمن بەڕای من ئێران سەرکەوتوو نابی ئێران شکست دەینی زیاتر لەبەرەوەی تەکنۆلۆژ ئەگەر دەوڵەت بە دەوڵەت نزیک بوونایە اعتیمادی لەسەر نەفەر دەکرد لەسەر شخص دەکرد اعتیمادکردنە سەر شخص ئێران بە قووەتر لە ئیسرائیل و لە ئەمریکاش اعتیمادکردنە سەر تەکنۆلۆجیا ئەوان زۆر زۆر بە قووەترن لە ئێران کاتە ئەگەر شەڕەکە ئێران شەڕێکی هەرزیێنی دوور و درێژ بلەو دوورەی زەرەری هەرە گەورە ئێران و جەماعەتەکەی دەکەن لەو ئەوەی ینی بەڵام ئەم بە کۆی گشتی وا دەبینم جیهان و ڕۆژهەڵاتی ناوەش تەحملی ئەوەی ناکەن ئەوەی علاق ئەو تەمان ئەو مۆزوعانە دوور درێژ ئەمن هەر وابزن 6 دقم لە بۆ دانرایە باسی تەئسیری لەسەر کورد دەکەم ئەم باسی منطوقی ئەمنی قەومی ئێران و تورکیامان کرد چکەوانە گرنگن لە بۆ ئەوەی منطوقی ئەمنی قەومی ئێران ئەوەیە ئەو حالەتە قەومی لە کوردستان هەیە قبولیتی پێی باش نییە وەرچەرخێ لە بۆ حالەتەکی مەسەبی پێیز ناکە تەفسیلی وازم وازیە تورکیا یعنی ها ئەو دووسێ خەتەی تێنەگەی زۆر جارێ نازانی ئەرێ ئێران دەدرێەوە چ دەکە دەمەک یارمەتیەکێت دەمەک یارمەتی پارتی دەمەگەوە دەرێەوە چ دەکە بەڕاستی ئەگە ئەو کە عیبارەی گوتم تێنەگەینە ئەگە ئەوەی تێگەیشتی هەموو ئیشەکانی ئێرانت لە بۆ بە منطقی دێتە پێشچاو و داهاتووشت دێتە پێشچاو ئەدی تورکیا چۆنە تورکیا بەعکسی ئێران منطوقی ئەمنی قەومی تورکیا ئەوەیە ئەو حالەتە قەومیە نەمینێ حالەتەکی مەذهبی بینێ لە بۆ خۆی تعامل لەگە کورد بکە وەکو سوارەی حەمیدی وەکو ینی وەکۆوی ئێستا دەیکە دوو منطوقی ئەمنی قەومی بڕک لێک جودان ئەدی کورد لەو بینی لە چێدا هەر لە قیادەیەکی کورد ئەگەر ئەو ئەمنی قەومیە ئەو منطوقی ئەمنی قەومی جوان دیڕاستە نەکردبی کە تێتە داوی لایەکە بەکەل خۆی هەرنایە تەماشاکەن تورکیا زۆر زۆر منطقیە بەجێرێ ئەو منطوقەی کە ناوی کوردستان هەرناینی جەیشی هینایە لە بۆ لە ناوبردننی هەرێم ئەوەی دەیکە زۆر منطقی لە چوارچێوەی ئەو ئەمنی قەومی خۆی ئێرانیش ئەو ئیشەی دەکات لە بۆ تونیە لە بۆ خۆی وا لە شەرق الأوسط پێویستە کە حالەتی قەومی کوردی هەبی
بەڵام ئەو حالەتە قەومیە زۆر گەشە نەکا دیتان لە ڕیفراندۆم چون ئەتو دەبیت چی بکەیت لێرەدا معادلەش کە لە تەنیشت ئەوانە هەیە ئەویش عێراق بەشە کۆمەڵایەتێکی بەشە سیاسیەکەی لەسەر دوو معادلە ڕاوەستایە معادلەیان دینیە کە ئەوەی ئێستا هەیە معادلەیان قەومیە ئەوی پێشتر هەبوو لەوەتی تەسیسی دەولەی عێراقی هەتا دەگاتە 2003 معادلەی یەکەم هەر ئەو دوو معادلەشی هەیە عێراق سێمی نییە معادلە قەومیەکەی ئەوەیە ئێمەی کورد ئەقەلیەت بووین قەومیەت لە عێراق شیعە و سونە عەرەب بوون نزیکەی 175 ئەمە ئەقەلیەت بووین هیچ جۆرە مستەقبەلێک لەو معادلەی لە بۆ کورد نەبووە ئی دووەم معادلەکە دینیە کابرا لە بۆ خۆی ئیخوان المسلمین ئیشی کردیا حیزبە ئیسلامیەکان لە کوردستان ئیشی کرد ئێران ئیسلامی ئیشی کردیا ئەوە ئاگای لەوەی نەبووە ئەمە چ قازانجێکمان لەوەی کرد ئەمە قازانجی گەورەمان لەو مەشروعی ئەوە بووە کە عێراق لە معادلە قەومیەکەی بوویتە معادلەی دینی و مەذهبی چی بەسەر هاتیە گۆڕا لە 175 و لە 122 کوردستان نەما بووە چێ بووە 156 شیعە 123 سونە 123 لەوەی ئێمە زۆر گەشەمان کردیا ئەمە زۆر جار هەیە درم کاکە پرۆژەی دینی لە بۆ ما زۆر قازانجی استراتیجەتی قومی دەرێنەوە فلان ئیسلامیە نازن ئەم لە چوارچێوەی ڕوانگە وەتەنیەکە ئەو دیڕاستە دەکەم ئەو شەڕی ئێران و ئەوە تەسیری لەسەر معادلەی دووەم هەیە بگەڕێتەوە سەر معادلەی یەکەم تورکیا زۆر لایەنگیری ئەوەیە معادلەی یەکەم واتە معادلەی قەومی عێراقی جارشکەم کە ئەوەی ئێمە تێدا خنکاوین ئەوەی ئێران یارمەتیدەری معادلەی دووەمە بەبێ ئەوەی یعنی قازانجی لە بۆ ئەمە بە خۆمان قازانج لەو معادلەی دەکەین لەبەر ئەوەی هەر زەرەر و زیانێک بەو خەریتەی ئێستای شەرق لە ئەوسەد بکەوی ئەمە زۆر بە خێرایی لە معادلەی دووەم کە ئێستا قازانجەشی زۆرمان لێکەتیا لێ کردیا دێنەوە سەر معادلەی یەکەم زۆر بەداخەوە سەرکردایەتی ئێمەی کورد هیچ ئاگای لەو مۆزوعانینی ئەوی ئێستا کە حکمی کوردستان دەکا ئەمن نارم وەچ کاک فەهمی شتێکی گۆ پێم جوان بوو من حتا لە ڕیفراندۆمیش هەیە دەرێت فلان دەوڵەت ئەوەی پێیان پێم وانە وهانیە پێم وایە هەموو کوردەک بە خراپ بە فاسید بەوەی حەزی لە دەوڵەتی کوردستانی ویستی بەڵام بە نەشارەزایی کردی زۆر بە نەشارەزایی ئەم ئەوەی باسم کردی پلاکەکانی بەغەڵەتی لێدی ئێستا ئەو سەرکردایەتی ئێستای کە حکمی کوردستان دەکا هیچ ئاگای لەوە نییە زۆربەی جار لە بێ استراتیجیەتان دەکەوێتە ناو استراتیجیەتێک کە ڕێک دژی خۆیتی ڕێک دەستی دایتە مشارەچی ئەو لە قەدارەی دەبڕتەوە کە بەخۆی لەسەرتی بێ ئەوەی هەستیش پێ بکە ئەجا ئەوە کێشە گەورەکەیە هیوادارم مەوزوعەکە تۆزێک بە معادلات و بە استراتیجیات قسەکرا مەفەهمەکەی وازبی